میوانێکمان لەلایە کە چەند کتێبێکی هەیە لەسەر هەم ڕۆمانی هەیە و هەم لەسەر شارە جوانەکەی سلێمانی لەسەر مێژووی شاری سلێمانی دەستپێکی کتێبەکەی پێشەکەکەی بە کۆپلەیەکە لە بەڕێز شێخ ڕەزا تاڵەبانی کە زۆر زۆر مەشهورە یان چۆنە زۆر بەناوبانگە ئەم دێڕەی لە بیرم دێ سولەیمانی کە دارولموڵکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمانی بوو ئەمە بێگومان لە شێعرە جوانەکانی شێخ ڕەزا تاڵبانی بوو بەڕێز کارزان عومەر محەممەد پێنجوێنیمان لەلایە نووسری ئەم کتێبەیە کە دەربارەی شاری سلێمانیەوە دەدوێت لە میرنشینی بابانەوە بۆ پایتەختی ڕۆشنبیری زۆرم پێ خۆشەکە ئاماژە بە ناوەڕۆکی ئەم کتێبە بێت و چەند گرنگە کە گەنجی ئێمە شارەزای مێژووی ئێمە بێت زۆر زۆر بەخێر بێ کارزان سپاس بۆ ئامادەبوون و پیرۆزبای خۆش بکە بۆ شاری سلێمانی زۆر سپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە هەڵساوە بەڕستانی ئەمە ڕاستیمە جوانە لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی کە لە ساڵی 1970 دامەزراوە پاشەوەی کە برایم پاشای بابان هەڵساوە بە دامەزراندنی ئەم شارە و هەروەها پیرۆزبایی گەرمترین و جوانترین پیرۆزبایی لە تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان دەکەم و هەروەها بە شاری سلێمانی بە تایبەت و دەستگای میدیایی کورسات. سپاس بۆ تۆش. بۆ بەڕێزیشتان پێمان خۆشە لەسەر ئەم کتێبە لەسەر سلەیمانی کە لە دوو بەرگا خۆی بینێتەوە تۆ چ شتێکی سلەیمانی یاخو بەگشتی لەسەر سلەیمانی نووسیوتەوە ئەو سەرچاوانی کە سوودی لێ بینیوە کامانن؟ بڵێ ئەم کتێبە ناوڕۆکی ئەم کتێبە کە بەس لە دەربارەی شاری سلێمانی دەکەم لە میرنشینی بابان بۆ پایتەختی ڕۆشنبیری هەر لە سەرەتای دامەزراندنی میرنشینی بابانەوە کە ئەم میرنشینە لە دوو منتیقەی کوردستانە بوون لە سەرەتای ساڵەکانی 1600ەوە کە ئەم میرنشینە دامەزراوە تا ئەم ساتێک کە ساڵی 2022 بە تایبەت ئەم کتێبە تا ساڵی 1991 باز دەکات بەرگی یەکەمی ئەم کتێبەیە ئیشەڵا گەر خوا دەرفەت بات لە بەرگی دومی کتێبەکە زیاتر تا ساڵی 2022 یان 23 باز دەکەین دەمێک بۆ دوای دەرفەتێکاک داگەڕام تاوەکو بتوانم مێژووی و یادەوەریەکانی ئەم شارە جوانە شاری سلێمانی بنووسین تاوەکو تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان و شارە خۆشەویستەکەمان و گەنجانی ئەم شارە بزانن کە سلێمانی خاوەنی دابوونەریت و کولتوری تایبەتی خۆی بووە بۆ ئەوەی مێژوو یادەوەری ئەم شارە ون نەبێت. باشە تۆ ئەگەر وەکو یعنی نووسری ئەم کتێبە ئەو سەرچاوانەی کە بەکارت هێناوە چی بووە چۆن یعنی پشتڕاستێک لە چکە هەر خۆی لە ناوەکەی ئەگەر بگەڕێن لە یعنی سوۆشیال میدیا و لە گوگڵ و لەوانە چەندین بۆ چۆن هەیە لەسەر ناوەکەی لە ناوی سلێمانی کە زۆر کەسەیە مامۆسای زانکۆکان بۆ چوونێکیان هەیە مێژوو نووسان بۆ چوونێکیان هەیە لەوەی کاڵێن سلێمانی لە چی و چی و چیەوە هاتووە بەڵام تا ئێستا بەڕاستی دەستنیشان نەکراوە کە بڵێ ناوی لە سلێمانی لە چیواتەوە وەکوەوەی کە نووسەربیت ئایا بۆ چوونی تۆ حەزەکەم بزانم بەڕاستی سێ چوار ڕێی جیاوازێ لەسەر ناوی سلێمانی یەکێک لەوانە کاڵەن شاری سلێمانی بە ناوی کوڕەکەی برایم پاشای بابان و ناوراوە کە بۆ خۆشەویستی کوڕەکەی بۆ بەڵێ یەکێکی تر ئەڵەن لە کاتی هەڵکردنی بناغی شاری سلێمانی کە لە سەرای سلێمانی بۆ لە ساڵی 1970 کە محمود پاشای بابان بناغی دروست کردووە لە گوندی مەڵکەنی گوایە موسیلەیەک دۆزراوەتەوە کە سلێمانی لەسەر نووسراوە بە ناوی حەزرەتی سلێمانەوە ئەڵەن خۆشەویستی وەکو ئەوە بووە دووسێ ڕێی جیاوازتری شەیە بەڵام تا ئێستا هیچ وەکو ئێمە وەکو نووسەر و مێژونووسان تا ئێستا نەگەشتونەتە ڕێیەکی دقیقە بزانین ئەم ناوە لە چیەوە هاتووە دووسێ ڕێی جیاوازەیە. باشە بەڵێ باسکردن لە سلێمانی بەبێ جیاوازی لە هەمووی لە بیناسازیەوە لە ڕووی هەڵکەوتنی جوگرافیای ناوچەکەەوە لە ڕووی ئەوەی کە دابوونەریت لەم شارەیە لە ڕابردووە چۆن بووە هەتا ئێستا چۆن توانیمانە بەزین دوێتی بیاڵینەوە ئەمانە ڕنگدانەوەی هەبووە لە توێی کتێبەکەی توێە؟ بەڵێ ئەم کتێبەی من لە دە بەش پێکاتوە باشە بەڵێ بە ئاماژەی پێ باشە دوو جاریش چاپ کراوەتەوە مایکەکە نزیکەرەوە چاپی یەکەمی لە ساڵی 2021 بوو خۆشبەختانە نزیکی 500 تیراژی لێکرا بوو هەرزوو چاپ یەکەم تەواو بوو دوای ئەوەی خوێنەرانی خۆشەویست داوای چاپی دووەمیان کرد هەستن بە دووبارە چاپکردنەوەی چاپی دووەم ئەم کتێبە لە دە بەش پێکاتوە بەش یەکەمی باز لە مێژووی بابانیەکان و دامەزرانی شارەکە ئەکات بەشی دومی کورتەباسێکی مێژووی شاری سلێمانیە
بەشی سێمی کتێبەکە باز لە جوگرافیای شاری سلێمانیەکات بەڵێ هەروەها بەشی چوارەمی کتێبەکە باز لە سەردەمی مەلک مەحموودی خوالێ خۆش بووەکات بەشی پێنجەمی کتێبەکە باز لە کەسایەتە ناودارەکانی شاری سلێمانیەکات وەکو کەسایەتیانە بڵێن پیرەمێردی خوالێ خۆش بوو حەبسەخانی نەقیب ئەمین زەکی بەگ ئەو کەسایەتیانەی کە کاریگەری و بەڵێ شێخ محمودی حەفیق مامۆستا نزبەدینی مەلا ڕەفیق حلمی ئەو کەسێکی خەڵکی شاری سلێمانی نەبوو بەڵام کاریگەرێکی لەسەر شارەکە هەبوو